شەوتان باش خەریک بوو سویسریەکان ئەڵمانیا بە دەردێک برن کە کەس خۆزگەی پێ نەخوازێ زۆری نەما بوو ئەڵمانیا بکەوێتە شوێنێکەوە کە دەبوو بەرامبەر بە گرێشوێرەکەی بەختی خۆی یاری بکە کە ئیتاڵیایە بەڵام لە خولەکی 92دا پۆڵکڕۆک گوتی ئەمە ئەڵمانیایە ئەمە مانشافتێکە کە گەڕاوەتەوە ئەو سەردەما بەسەر چووە مۆندیال بکرێ و ئەڵمانیا لە قۆناغی کۆمەڵەکاندا لە ماڵەوە بێ نەکەرەوە بەڵکو لەم یۆرۆیەدا کە ئەڵمانیا خۆی میوانداریکەر و خۆی ڕێکخەر و خۆی خاوەن خاک و خۆی خاوەن جەماوەرە دەبێ بە یەکەمی کۆمەڵەکەی سەر بکەوێ ئەڵمانیا لە دوایین دووخولەکدا توانی هاوکێشەی کۆمەڵی یەکەم هەڵبژێڕێتەوە جارێکی دیکە خۆی بچێتەوە پێشەنگی کۆمەڵەکە و بەوەش وەکو یەکەم پاڵەوانی کۆمەڵە بگاتە قۆناخی شانزە بەخێر بێن ئەمە ستۆدیۆی شڕۆڤەکردنی یاریەکانی یۆرۆی 2024 لە ڕووداو لە نێو باخچەی بروسک لە شاری هەولێر بە هیوای ئەوەی کە هەمووان کاتێکی خۆشتان هەبێ و با لە سەرەتاشەوە بڵێن چەپڵەیەک بۆ ئەڵمانیایی کە پێشانی داین مانشاف دەتوانێت بگەڕێتەوە زۆر باشە لەگەڵ شڕۆڤەکارە ئازیزەکانم کاک سەرمەد کاگەڵمانی و کاکامەران هەڵوەستا لەسەر کۆی یاریەکانی ئەمڕۆ دەکەین کە یەکەم یاریەکانی گەڕی سێمی یۆرۆی 2024 بوو میوانێکی ئازیز و خۆشەویستمان هەیە مامۆستا هەڵکە و زاهیری ئاوازدانەر و موزیسیان زۆر بەخێربی مامۆستا مامۆستا هەڵکەوتیش پێویست ناکات پێتان بڵێم کە بۆ خۆی ئەڵمانیەکی تاسەر ئێسقان ئەڵمانیا وابزانم زۆر دڵخۆشیش بوو بە گۆڵی یەکسانبوونەکەی ئەڵمانیا مامۆستاجان زۆر بەخێربی سەرچاوان هەموو لایەک بەخێر بێن سەرسەر و سەرچاوان لەبەرەوەی لەگەڵ مامۆستا هەڵکەوتدا دوو هونەرمەندی ئازیز لە میاخان و خاتو حەسنان مەتەڕ لێرن حەزەکەم ئەم شەو بە گۆرانیەک لەلایەن لە میاخانەوە سەرەتا بەرنامەکە دەست پێ بکەین بۆ ئەوەی دواتر قسە لەسەر هەموو شتێک بخەین لە میاخان فەرموو وەرە ئێرە باجۆمان لە یەک دوو کۆپلە لە گۆرانیەکانی تۆ بێت بۆ ئەوەی کە فەرموو زۆر بەخێر فەرموو زۆر باشە زۆر سپاس بۆ لە میاخان ببوورەوە بزانم زۆر سپاس بۆ تۆ دەست خۆش بێ زۆر سپاس زۆر بەخێر بێ لە میاخان ببوورە کامەران کیان بە بچینە ناو باشوخواسی ئەڵمانیاوە
زۆرمان بەشان و باڵی ئەڵمانیایە هەڵا و زۆر ئامادەیە و زۆر حازرە و زۆر وایە و زۆر وایە و زۆر وایە بەڵام لە کۆتاییە ینی خەریک بوو بێ بە دووەمی کۆمەڵەکە بوو ئێمە ئەمە ڕاستەقینەترین تاقیکردنەوەی ئەڵمانیا لە یۆرۆ ئەم ساڵە ئەزانین چۆنە کاک ڕێبوار من ئەو شەوەی کە لێشم تێک چوو سویسرام کرد بە کرواتیاوەشم زانی یاری دووەم یاری سویسرا و ئەڵمانیایە پێم وا بوو ینی تاقیکردنەوەی ڕاستەقینە بۆ ئەڵمانیایە بەڵام تاقیکردنەوەی ڕاستەقینە من پێم وا بوو ینی هەر ئەبوو بەو پێنج گۆڕانکاریی کە کردی لە یاریەکە هەرە بوو بەو پێنجەوە باتایەتە ناوە بۆ نمونە ئێمە میلستات یاریەکی خراپی کرد کڕۆس یاریەکی خراپی کرد شێ باش بوو گۆندۆگان یاریەکی خراپی کرد یاریەکی خراپی کرد ڕۆدیگەر یاریەکی خراپی کرد ئەوەی یاری باشی کرد مۆسێلا بوو کیمیچ بوو ڤێرتس بووی هێرتس هەر زوو هیلاک بوو بەڵام ئەمە ئەوە ناگەێنێ ئێمە ئەو توانە تەکتیشیە بەهێزە کە دوو جار تەکتیشی گۆڕی بەسەر ناگلیزمانە مراد باشە و تیپی سویسراش لە ڕووی جەستەیەوە زۆر ئامادە بوون و لە یەکەم خولەکەوە تا یاریەکەش کۆتایی هاو فشاری مانتومانی یان لەگەڵا کردوون زۆر باش یەک یاریزانی ئەڵمانیا ئەم شەو نەیتوانی بە ئاسوودەی یاری خۆی بکە نایگرسمان زۆر بەشان و باڵی هەڵتاننا باشە من ئەرکی ڕاهێنەر ئەوەیە کە سیناریۆ جیاوازەکان لەبەر چاو بگرێ وایە باشە تۆ زانی ئەچی بەرامبەر سویسرا یاریەکەی تیپێکە وەکو تۆ چاوی لەوەی یەکەمی کۆمەڵەکەت بێ ئەڵمانیا خنکا بوو بەدە سویسراوە گۆڤۆدی متگوتی منتخبی ئەڵمانی ئۆ نۆگلزمۆن منتخبی ئەڵمانی وەکی نۆدیەکە پڕێڤەت بەت وەکیرا تڕۆنە دۆ بچین ساگەینە دەستپێکە سەر لعبێ باوی ئەوەن مرۆت یاکینی دەرسێکۆ تەکتیکی نیشۆ نۆگلزمۆنی دە دوو جار تاپەی گیری وەرە کەرام کەەوە تاپا بوتە تاپە بگرە وەرە دەهجومیەکەی دەبێت مەسەحافەکەی هۆڤرسی بینی و زان چی یێدی و لێرە هەنێ ئەز شتەی گەلێکی قویکەم ئەز دێ مەسەحات تەگرم و مەلعبی تە بچیکەم وەکی کیش ڕسمی کە بزەحمەت ئەم ناشین ڕسمەوە بینین کە کامیرە vê ببینیتن و نێزیکەتن گرۆڤەر ئەمشین بژنێ دیفاع ئەڤە سویسرا بوو اتحالەتی دیفاعی دا ئەڤە ئەڵمانیا مەلعب لێ بچیکت کرد مەلعب گەلە لێ بچیکت کرد وەلت کرد ئەو تاپی بەتەت منطقە خودەوە محاولێ بکات تاپی بسەر بخیت فشارێکا قوی زەختێکا قوی گەلە خەلەتی چێر بوون و گەلێکا بزەحمەت جی بوو ئەڵمانیا بژێتن تاپی بسەر بخیت ئەڤە شەوتەیەکێدا شەوتەیەکێدا گەلێکا بزەحمەت بوو یعنی گەهاندنۆ تاپی جوڵ ئەڵمانیا بوو گوڵە سویسرا و منطقە جەزیرە سویسرا تقریبا شەوتەیەکێدا مەسێ چهار جارەکانە ریتە جماعەتە دزانن ئەو ژی چوو باش چینە چه مەچەیە مەگەم مشکلە گەلەتش یەک دەفتەرێ بۆ نووسیوەتەوە مشکلە گەلەتش ئەمە ڕقسە ناکەین مشکلە گەلەتش نەدا ئەز یا خو بێژم برينو لعبة جديدة لعبوا اسكتلندا ومقوتها اجا روتو منتخبها المانيا المانيا باش نياصم ومشجعين ما واز قال لك عاجز يمشي خب تعادل يجي بس حاسس دائما المانيا بينشاش جولاب كات بس في حقيقه بيتا جوتن منتخبها الماني مقوت يتقال منتخبها كي تكتيكيه قوي ويكو بشيتن دفاعيه بجريتن ومساحات المانيا بتشيكات المانيا اللي بتاع فيلم السينما وفعلا افريكا تشي وابوبا فيلم السينما وفيلم السينما ودمويك يجي مديت شو خلاص بو امشينا شوطيك خلاص هيك بصفر همچنین شوطی دویده و مهزرا تغییرات داد کرد بری هر چیزی که هاورز در کوید افلا هاورز چنده باش بس خود گلنده این هاورز باش و هیچ از ما من اصلا هاورز نتینو بدل جماعت اجیاف اف آخفنا من هاورز نتینو تو داخل دلی اوانیش تمو هاورز اكيد اوانیش زور داخل دلی دخخه شوطی دوی ماتشی ندید او تبدیلت مامستو کامیرون روز بیشتن هاورز هیلاگ بو فيرس عفو هیلاگ بو موسیالا بس تظني نينا تو بيجي لعبك الفي مستوى برو لعبه بجد انت بيجي خلاص واسطيا نينا واسطيا تشكريات شناجريا لازم تلعبي دابيد لازم لعبه بجد بس يقدر بمقاطعه هيك زعما نفسي اكتش تنامي اكتش تنام كان طابات شو نساري هوفيرتسي كوصل ده فولك روك ايك بتني استغلال طبعا قالت شتي المهم المهم بس مدفيت تشتي بيجم باشا يبي جيتن هوفيرت بوشترش فولك روج موميبيا باش زور باش ماما ساڵکەوت سەیری یۆرۆت کردووەنیە بەڵێ بە دوور لەوەی کە تۆ ئەڵمانیات زۆر خۆشەوێ بەڵێ ئەڵمانیا چۆن وینی ئەم شەو واللهی من ڕنگ بێ لەگەڵ بۆ چوونەکانی ئەوان لەگەڵ ڕێزمە هەرێک بۆ چوونێکی منش بۆ چوونێکی ترم هەیە باشە بە پێوەی کە من لە هەشتا و دووەوە لایەنگری ئەڵمانیا منتەخەبی ئەڵمانیام و
هەشت ساڵ و نیش لە ئەڵمانیا ژیام و سروشتی دۆیچە مانشاف دەزانم چییە ینی مەکینەکانی ئەڵمانیا جودایە یاری لە هەموو منتەخەبەکانی تر بەڕایی من چونکم زۆرترین کاسی جامی جیهانی زۆرترین کەسێک کە چوو بێتە فەیناڵ ئەڵمانیایە ڕاستە بەرازیل پێنجی هەیە ئەڵمانیا چوارێ بەڵام زۆرترین دووەمی هەیە حتى لە یۆرۆشە بە هەمان شێوە ئەڵمانیا تا ئاخر سانیە یاری خۆی دەکا تەنها تیپێکە لە جیهان کە ئەو خاصێتەی هەیە تا ئاخر سانیە خاصێتێکی هەیە بە وەرەیەکی تەواوە یاری دەکا و من دڵنیابم لەوەی ئەڵمانیا ئەم شەو نادۆڕێ پێشوەختیش ڕامگەیان بە تەعادولەکەش هەر ئۆکەیە هەندێک جار تۆپ لە شانسی ینی منتەخەبێک دانیە ئەمڕۆ ئەڵمانیا زۆر هجومی باشی برد و توانایی زۆر باشیان سەرف کرد لە یاریەکە هەندێک جار گۆڵ نایە بەڵام دۆیچە مانشافت ئەوەی سەلمان کە نادۆڕێ کە پاڵەوان و یەکەمی ئەم ساڵش زۆر باشە سپاسەکەم مامۆستا دێمە لای کاک سەرمەد بەڵام با بچمە هەڵەبجە سازگارخانی پەیامنێری ڕوودا و لەوێ لەگەڵ هاندەرانە باوەڕکەمەوانی ئەڵمانیەکان کۆبوو بنەوە لەوانەیە پێکەوە تەماشای یاریەکەیان کردووە هەم کاردانەوەی ئەوانمان پێ ئەڵێ هەمیش لەوێ خەڵاتی مۆبایلە زیرەکەکە پێکەوە دابش دەکەن با بینیم سازگار سڵاوت لێبێ ڕێبارم کاتان باش من لە یەکێک لەو شوێنانم شوێنە گشتیانەیە و چایخانەی پێدەڵێن و لەسەر شقامی گشتی لەنێو بازاری هەڵەبجە تەلەڤیزیۆنێکی شاشە گەورە دانراوە بۆی گەنجان لێرە سێری ئەو یاریە بکەن و چێژی لێ ببێنن اینجا لێرە گەنجان کۆبنەوەتەوە ئەم شۆ ئێمە پێکەوە بووین و سێری یاریەکەمان کرد چۆن من لە دوورەوە سێرم کرد تۆزە خۆم زۆر بینم نییە لەگەڵ یاریە بەڵام لەبەر مناڵەکانم لەبەرەوەی کوڕە گەورەکەم زۆر ینی یاریزانێکی زۆر باشە ماشەڵڵای لێبێ کاگنیاس میوانەکەمە اینجا ئەمە پێڵێن کاگنیاس ئەڵمانی فرم کاگنیاس خوا ڕەحمی لێ کردن ئاخر جار گۆڵێکت کرد بەڵێ سڵاو و ڕێز تۆ گۆڵەکەت کرد بە دڵنیایی پیرۆزبای لە هەوادارانی تۆپی پێ بەگشتی و هەڵبژاردی ئەڵمانیا بە تایبەتەکەم سواز بۆ ڕوودا و کە هەموو شەوێ ئەرکە کێشێ گەنجانی هەڵەبجە لە شوێنێکی زۆر جوان و زۆر ناوازە کۆ ئەکاتەوە سواز بۆ ئەو برایانی کە لەم شوێنەدان بەڕاستی شوێنێکی زۆر هێمن و ئەمینیان هەڵبژاردووە من سواسی یەک بەیەکەم گەنجانەکەم کە توانیویانە بە شێوازێکی جوان ئێرە بەڕێ بکەن و سواز بۆ ئێوەی ئازیز دیارە هەڵبژاردەی ئەڵمانیا ئەگەر شکستیشی بخواردایە سەرکەوتنی بۆ قۆناغی داهاتوو مسۆگەر بوو بەڵام لە کاتێکە ئەڵمانیا ئەگەر بێت و بەرامبەر ئیتالیا یا کرواتیا ڕوبەڕووی ئەمانە بێتەوە ئەرکی قورسر و گرانترە لەوەی کە بەرامبەر سڵبیا یا دانیمارک بکەوێتەوە بۆیە ئەو بردنەوە یا یەکسانبوونی ئەڵمانیا لای هەوادارانی ئەڵمانیا مای خۆشحاڵیە لە پای ئەوەیە کە خۆی لە ڕکەبەرێکی سەرسەختی هەمیشەی تۆپی پێی جیهان و ئەوروپا دوورەخاتەوەی هەڵبژاردەی ئیتالیای هەستە چۆن بووکە ئیتر خەریب بوو ینی بە گۆڵێک بیدۆڕێنن وڵی هەستەکە چۆنە ڕازگۆ بم من ئەگەر بێت و لە پلەیستێشن شاڵمانیا بدۆڕێ و بایر مینەخ بدۆڕێ پێم ناخۆش اینجا کاگنیاس ئەمڕۆ ئێمە ئەو کەسانی کە لێرە بوون و تا ئێستا مابتنەوە ئازێت کێشی بەس جوان جوانەوە ئیتر کەسوی هەردوو لاوانی تایە بۆ هەر کەس دەرچۆ خۆی هاتووە لێرە بەر لەوەی دەستکەم بە ناواداوای لێبوردن لە هەموو ئەو ناوانەکەم کە لێران ئەگەر بۆیان دەرنەچێ تەنها یەک کەس شایستەی ئەوەیە کە ناوی لە تیر و پشکەکە دەرچێ بۆیە من داوای لێبوردنەکەم ئەگەر هەر یەکێ بوو پێشم ڕاگەیانرا بوو کە پێشووتر تەواو تێک چووە ئەوەمان لێ کردووە بسم الله هێدی عوسمان هێدی عوسمان هێدی لێرێ ئەگەر لێرە بێ دێت ئەگەر لێرە نەبێت دووبارەیەکەینەوە ئەڵێن لەدەرەوەش بانگی بکەن عەزیز نەبێ ئەگەر لێرێ بابێت کاگێدی عوسمان هەڵەبجە ژمارە مۆبایلەکەشی لەسەرە پیرۆزی بێت پیرۆزی بێت لێرە نەماوە ئەبێ جارێک کە دووبارەیەکەینەوە کاگنیاس واتە شمولی ئەو ناکە ئەگەر کەسێ هێدی لێرەیە وەرە کاگێدی کاگێدی ژمارەی مۆبایلەکەت خۆشتان حافظ له شو پیرۆز بێ بۆ خۆت فەقیر والله موبايلكم خدعة جمهورية إيطاليا مو يدرس ألمانيا بلجيكا مو ینی
پێت خۆش نەبوو ئەڵمانیا یەکسان جمهوری ئەڵمانیا منەوە برەوەنە تۆ سترێس یاریزانە خۆیان کامیان جمهوری ئەڵمانیا و پێی خۆشە زیاتر ئیتالیا لە دوای ئەڵمانیا زۆر لای هاندەرانی ئەڵمانیاش سەیرەوە لە هاوڕێکانم کە لە دوای ئەڵمانیا بەوەی هاوڕێکی خۆشەویستم لە ژیانانەماوە جمهوری ئیتالیا بوو جوانە مەرگە کاکە شاخەوان هەمیشە دژی ئیتالیانیم و ئیتالیا دڵخوازی دووەمە و ئیتالیاش بیباتۆر پیرۆز بێت لە هەوادارانی ئیتالیا و لە کاک ڕەسوڵ بارامی خۆشەویست باوەڕم نەکرد بۆ من دەرچێ باوەڕم نەکرد شانسم نییە مە تۆزێ بێ شانسم دەستان خۆش داریە بردن لەو هەموو گەنجانە ئەەکەین ئەرۆڵا هەر ئەوای عەزێت دەستان خۆش دەستان خۆش دەستان خۆش سپاس بۆ ئێوە سپاس بۆ هەموو لایەک دەستان خۆش بێت لە ڕێبوار وەک دەبینن ئەوە یەکێک بوو لە شوێنانی کە ئەم شەو سریارەکەیان کرد و برای مۆبایلەکەش بۆ کاکە هێدی دەرچووکە وەک خۆی دەڵاڵێ بڕۆم نەکرد کە بۆم دەرچێت پێامنێری ڕوودا و لە هەڵەبجە سوپاس بۆ بەشداری لەگەڵ ئێمە پیرۆزبایمان بۆ ئەو گەنجەی کە مۆبایلە زیرەکەکەی بۆ دەرچوو با بیرتان بخەمەوە کە سپۆنسەرەکانی ئەم بەرنمەیە چێن بێگومان کۆمەڵک سپۆنسەرمانەیە کە لە ڕێگەیانەوە خەڵاتەکانی شەوانەی بەرنمەکانی ڕوودا و دابەش دەکەین گروپی کۆمپانیاکانی جیهان مۆبیلیاتی سەدەف گروپی کۆمپانیاکانی خۆشناو جیلی کە ئۆتۆمبیلەکەی لێرێ لە ڕۆژی کۆتایی یۆرۆیە براوەکەی ئاشکرا دەکەین ئیدیشن تاوەرس کۆمپانیای مونلاین کە وتومان هاچ کاتێویستان بچن بۆ ئەڵمانیا بۆ یاریەکانی یۆرۆ بین دەتوان لە ڕێگەی کۆمپانیای مونلاینەوە بچن بە یارگۆڵد کە هەموو شەوێک بە خۆشحاڵیەوە لیرەیەکی زێر دەکات بە دیاری بۆ هاندەرانی بۆ بینەرانی ڕوودا و LG کە تەلەڤیزیۆنێکی شاشە 55 لێرەیە ئەیدەین بەو خۆشەویستانەی کە شەوانە لێرن داس لەگەڵ ئێم سنتەریش کە لە مەودووە سپۆنسەرمان دەبێت شەوانە 2 ئایپاد بە دیاری دەداتە بینەرانی ڕوودا و بۆ ئەم شەو بۆ شەوی یەکەم لە پەیجی ڕوودا و لە فەیسبوک پرسیارێکمان کرد بوو ئەو یاریزانە چێیە کە تەنیا یەک گۆڵی لە یۆرۆدا کردو بەهۆیەوە هەڵبژاردەی وڵاتەکەی بووە بە پاڵەوانی یۆرۆ ئەمە ڕۆژانە بەردەوام دەبێ ئایپادی دووەمیش لە پەیامنێرێکی دیکە لە شوێنێکی دیکە بە هەمان شێوە لەگەڵ هاندەرانە تەماشای یاریەکەی کردووە دابەشی دەکەین ئەمە کۆی خەڵاتەکانمانە بۆ باسی ئایپادی دووەم کرد ئێستا محەممەد کارێزی لە هەولێر بەخۆی و بە ئایپاد دەکەیەوە خۆی کردو بە شوێنێکە لەگەڵ هاندەرانە تەماشای یاریەکەی کردووە لە ماڵی ئەڵمانیا ئەوی شۆتە لای ئەڵمانەکان ئەم هەموو ئەڵمانیمان لە چۆ لێ پێیا بوو من هەر ئاواکەم و ئاوڕێم بۆ ئەڵمانیەک لە تەنیشتەوەیە باشە محەممەد سڵاوت لێبێ کەشوو هەوای لای تۆ چۆن بوو هاندەرانی ئەڵمانیا تا چەند دڵخۆش بوون بەو گۆڵە یەکسان بوونەی کە ئەڵمانیا لە دووەخولەکدا تۆماری کرد ڕێبوار سڵاوت لێبێ لەگەڵ ڕێزم بۆ میوانەکانت هاوشێوەی مامۆستا هەڵکەوت کە هەتا کۆتاییەکان مامۆستا هەڵکەوت و ئەڵمانیەکانی ئێرە نیگەران بوون خەمبار بوون بەڵام مەچینەکانی ئەڵمانیا مانشافت سەلماندیان کە ئەوان ناهێڵە ناو خاکی خۆیان دەببنە نێچیرێکی ئاسان ئەڵمانەکان دڵیان خۆشە لەبەرەوەی کە لە دواخولەکدا توانیان یاریەکەکسان بکەنەوە بە شایستەی سەرکەوتن بێگومان جارێکی دیکە باڵادەستی خۆیان پیشاندا بێگومان ئایپادەکە ئامادەیە بە بینەرانی پیشان دەدەم ئەمە ئەو ئایپادەیە کە لەلایەن سپۆنسەرێکی دیکەی ڕوودا و خەڵاتەکانی ئێمە بەردەوامە ئێستا ئێمە پرۆسەی ڕاکێشانی تیر و پشکەکە و خەڵات دابشکردنەکە لە ماکەدا ئەڵمانیەکیش بە خێرایی دەدوێنم ئەگەر جەنابەت بێگومان کاگە شەف یەکێک لە هەوادارەکان لەگەڵمانە کاگە شەف سڵاوت دەبێ بزانین بۆ کێ پرۆسەکە دەدەسێت بێگومان لە پەخشی ڕاستەوە خۆداین ڕاکێشە و بێگومان میوانەکان چاوەڕوانێ مستەر سپیسیا پلیز کام تو هێر ناوەکەیشمان بۆ محەممەد ئازاد محەممەد ئازاد بێگومان بابزین محەممەد ئازاد کێ مستەر سپیسیان وێلکام محەممەد ئازاد ئەگەر لێرە بێت محەممەد ئازاد چاپڵەیەکی بۆ لێدان بابێت بێگومان خەڵاتی ئایپاد کاک محەممەد چۆنی پێم بڵێ ئێمە لە پەخشی ڕاستەوە خۆدان هەستچیا کە لەلایەن ڕووداوە تۆ خەڵاتکراوی پۆلی چەندی تەمەنە چەندە؟ وەڵا هەشێکی زۆر خۆشم هەیە و زۆر سوپاسی ئێوەی بەڕێز دەکەم و سوپاسی کەناڵی ڕوودا دەکەم بۆ بەخش تەمەنە چەندە؟ من تەمەن 12 هیوادارین هەر سەرکەوتوبی لە ژیان هەروە دڵخۆشبی پیرۆزە بێگومان ڕێبوار دەچمە لایەم بڕۆ شوێنی خۆت دەستخۆش هەر بژی مستەر سپیسیان پلیز وێلکام بێگومان ئەمە کەسی کامانی بوو دەمەوێت ئەو هەستەیتان بۆ بگەرمەوە زۆر نیگەران بوو بیگ ماچ یاریشی گەورە بوو کاتی خۆشمان بردەسەر تێم بڵێ هەست بەچی دەکەی لە دوای
ئەو یاریە هەز بە خۆشی دەکەم من بخۆم نیوەی هەنگاریم و نیوەی ئەڵمانیم بە دوو هۆکار دڵخۆشم کە لە ئەڵمانیا لە خولەکی 92 گۆڵی یەکسانبوونی تۆمار کرد بۆ هەردوو یاری تیپەکە دڵخۆشم پێ دوایە ئەڵمانیا دەتوانێت نازناوەکە بەدەستبێنێت بەڵێ ئێمە پێم وایە کە بتوانین هەلێکی دەرفەتیش باشمان لە بەردەم دێ سویسرا ڕوبەڕووی ئاستەمیشی زۆر بۆ سویسرا ئاستەمیشی زۆری بۆ ئەڵمانیا دروست کرد بەڵام ئێمە دەتوانین لەم یاریەوە شت زۆر فێربین و خۆمان ڕابێنین بۆ یاریەکانی داهاتوو دوای ئەڵمانیا هەنگارێکی هەڵبژارێکی تر پێ باشە ئیسپانیا بۆچی ئیسپانیا یاریزانی زۆر باش و گەنجی هەیە ئەڵمانیاش بە ئەمان شێوت هەستێکی تیمی باشیانێ و ڕێنەرێکی باش بشێ هیوادارین لە هەموو پاڵەوانەکە کاتیش خۆش ببێت زۆر سپاس Enjoy. Thank you very much. بێگومان ڕێبوار ئەوەی بینیتان بێگومان خەڵاتی ئایپادی ستۆدیۆ ڕووداو بوو کە ئەمڕۆ لە نێو ماڵی ئەڵمانی بینیمان ئەڵمانەکان دڵیان خۆشە لەبەرەوەی ئەم یاریەشان نەدۆڕاند ئەگە پرسیارێکتان هەیە زۆر سپاس بۆ بەشداری لەگەڵ ئێمە کاک سەرمەد بۆ چوونەکان جیاوازن قسەشمان زۆر لێکرد لە نێوان هەردوو گێمەکەدا بەڵام ئەڵمانیایە کە نەتوانێت دەرەقەتی سویسرا بێ بە پێکاتەی تەواوەوە ئەمە ینی ئینزارێکی پێشوەختە نییە بۆ ئەڵمانیا کارێ باش سەبارەت بە ئەڵمانیا بزات بۆ گەمەیە بە هیچ شێوەیەک ناتوانین بڵێن ئەڵمانیا خراپ بوو ئەگەر بڵێن خراپ باش ناڵێن ئەڵمانیا خراپ بوو بەڵام تۆ ئیتر تۆ لە قۆناغی شانزەیە تیپی بەهێزتر لە سویسرا و لە سکۆتلەندایەتە بەر لە هەشت بە هەمان شێوە لە جوار بە هەمان شێوە کارێ باش زروفی ئەو گەمەیە زۆر فەرقە لەگە زروفی گەمەکانی داهاتوو ئەمە ئەگەر بڵێن ئەڵمانیا خراپ بوو زۆر زوڵم لە مرادیاکەی دەکەن کە ڕاهێنەری سویسرای بەڕاستی تاین ئەو بڵێن حازرتر بوو باشتر بوو بەڵام شەوتی دووەم نایل سماشتەی زۆر مهمی کرد کە تۆپ لە منتیقەی ئەڵمانیا بوو تانی ئەو خەت وەسەتەی سویسرا بشین و تۆپەکە بینتە ناو ساحەی سویسرای لەوێ تۆپانی زیاتر کرد و لە هەمووشی مهمتر ئەو شخصەتی لە ئەڵمانیا هەیە لە هیچ فەریقەک نییە یعنی هەتا آخر دقە گۆل لە پاش بوو لە مەزموعەی چوو بۆ دووەم احتیمال و دەوری 16 ئیشی زەحمەتتر بی هیچ شەوەش نەبوو لە ئەخیرش گۆلی خۆی کرد تعادلی کرد ئێ باشە لۆ خراپ فەریقەک بێکەی مەزموعەی خۆی بەسەرکەتیە خراپ نییە من ناڵێم خراپە بەڵام ینی بەرامبەر بە هەڵبژاردەیەک یاری کردووە کە ئەتوانین بڵین ئەمە قورسترین بووە بۆی لە قۆناغی کۆمەڵەکانە هەنگاریا و سکۆتلاند بەرامبەر وەکو سویسران نین بەس کاک ڕێبوار تۆ لە کاتێکا کە باکسەوە من ئەگەر پێشتر 1000 پێشبینیمان کردبی ئەڵمانیا باتەوە پاشەوە گەمەی ئەمە 1000 پێشبینی دەکەم خۆشوانەکە زیاتر بوو و دوو تۆ بێ شتێکدانی ئەم یاریەی کە ئەڵمانیا کردی یاریەکی پێویستی بە ئەنەرژی نەبوو ئەوان یاریەکی ئاساییان گۆڵەکەی ناکرد بەس قەینا گۆڵەکەشی نەکردایە بۆ ئەڵمانیا هیچ ناگۆڕا لەبەری ناگۆڕێتەوە بەم ئاراستەیە ئاراستە بۆ کاکە لەبەری ئیسپانیا و لەبەری ئیسپانیا و پورتوگال هاتیتە بەری ئیتالیا و فەڕەنسا و ئینگلاند تۆ بۆەوەی ببڵە پاڵەوان دوو با من ئەم قسەیە بکەم من لەسەر ڕووی تاکتیکیەوە قسە لەسەر ناگلیزمان نکردووە لەسەر ئەڵمانیام نەکردووە لەسەر ئەقلیەتی ناگلیزمان من بە ئیتیجاهی ئەڵمانیا ڕۆشتومەوە هەندەرە ئازیزانە شایەتن بەڵام کاتێ ڕاهێنەر دوو گۆڕانکاری بکە یەکیان گۆڵ دروستکە و یەکیان گۆڵ بکە یعنی لە ڕووی تاکتیکیەوە یەکێ لە خاڵە بەهێزەکانیەوە تۆ 5 یاریزان بگۆڕی هارڤێرس نەگۆڕی یعنی تۆ ئەو پلانە و بەردەوامە وە گۆڵیش بۆ پلانە کردووە بۆ زیا کردووە بە تۆپی بەرز کە لێ بۆ گۆڵ تعادول یەکەمی دانانیش بابە ساڵکەوت چیرۆکی خۆتمان لەگەڵ تۆپی پێ بۆ بژێڕەوە لە منداڵیەوە تا ئێستا وڵای من لە منداڵیەوە هەر لایەنگری ئەڵمانیا بووم یاریت کردووە بۆ خۆت من یاری باسکەم کردووە منتەخەبی سلێمانی شەباب بووم لە باسکە لەگەڵ هوەری مۆسیقاشدا باسکەشمە کرد بەس زۆرتر هۆگری بینەری تۆپی پێم باسکەشی لەگەڵ من کردووە بەڵێ و یاریزانێکی باش بووم لە سلێمانی بەڵێ یەکێک بووم لە باشەکانی سلێمانی زۆر باشە بەڵام لایەنگری ئەڵمانیا بووم
معجبی ڕۆمەنیگە و گۆڵچی ئەڵمانیا شوماخەر بووم کە بەڕاستی بە یەکێک لە باشترین گۆڵچەکانی جیهان دەژمێرە شوماخەر هەتا لە ئەڵمانیا واش ڕێکۆت من بینیم لە شارێک لەو شارە دەژیا کە نزیک بم لێوەی لەوێ بینینی ئەو یاریزانانە ئاسانە و زەحمەت نیە لە شوێنەکانیان کە دەچیت زۆر سادەن زۆر بەسیتن بەڵام لەگەڵ ئەوەدا هەمیشە ینی بڕوان بە قووەتی ئەڵمانیا هەبووە لە یاری بڕوان بەوە هەبووە کە هەمیشە ئەوان تیپێکن ئاسان نین وان نییە کە تۆ تعادل ببینیت بڵێ ئەمە یەکسان بوون ئاستێکی خراپی نیشاندانا مقابلەکەشی تیپێکی باش بوو تۆ گەر سەیری تاریخی سویسرا و ئەڵمانیا بکەی 36 جار ئەڵمانیا لە سویسرای بردۆتەوە لە مەدای تاریخی یەکەمەوە 9 جار سویسرا لە ئەڵمانیای بردۆتەوە بەم یاریشەوە 9 جار یەکسان بوون یعنی ئەڵمانیا باڵادەستەکەی باڵا دەست بەم سمۆسەر چیرۆگەکەی تۆ قەت تۆپی پێت نەکردووە بەڵێ کردومە لە ئاستی هەشتاکان پێش قۆناغی پەیمانگای هونەرە جوانەکان هەندێک جار تۆپی پێم کردو بەس گۆڵچی بووم مدافع شت نەبووم بەڵێ لەبەرەی بەتەنیا گۆڵچی بووی مەسەڵەن ڕووینەوە یاریزانی هجوم بی آخر یاریزانی باسکە بەوەی تۆپ بێگومان ینی لە تۆپی پێیا بەتەنیا گۆڵچیەتیت کردووە گۆڵچیم کردووە ئەو مەرحلەکانی ترم نەکردووە بەس لە باسکە هەدەفێکی باش مۆزیا بوو ئەگەر لە تۆپی پێەیە بەڵکەوت زاهید لە تۆپی پێەیە ئەم ناوبانگەی ئێستای هەبوایە بەڵێ ئەوە داهێنانی کە لە موزیکا کردوتە لە تۆپیا بتکردایە حەز دەکرد لە چ شوێنەکەوی ینی گۆڵ پارێزبی گۆڵچی لەبەرەوەی لە باسکە من کەسێک مۆزیع بووم و هەدەفکەرێکی باشیش بووم حتا تۆپی سیانی لە دوورەوە زۆرم گۆڵ کردو لە سەفی جەماعەتی خۆمدا کەسێکی باشترینەکان بوو ینی خاڵ تۆمارکەرێکی باش بووی بەڵێ بەڵێ بێگومان باشترین یاریزانی حکمی زاتی هەڵبژێراوم لە ساڵێ لە ساڵەکان کە لە دووەک کرا ئەو کاتە مامۆستا دڵشاد عەبدوڕەحمانمان لەگەڵ بوو لەوێ من ئەفضەل لاعیب هەڵبژێرام لە دووەک تەمەنیشم زۆر وەکو مۆزیع بووم و گۆڵکەرێکی باشیش بووم ئەزغەر لاعیش بووم بچووکترین یاریزانیش بووم وەکو تەمەن مۆسیقاکەش هەر هەمان شتە هەر دابەشکردنە ئەمەی کە تۆیەکەی ئاوازدانرم بە جۆرێک لە جۆرەکان ناچێتەوە نا ئەو قاڵبە ینی دەچێتە سەر ئەو قاڵبە بەڵام من بڕوایەکەم هەیە مرۆڤێک کە مەوهب بێ هەر ئیشە بکە بە مەوهبەیەکی باشیکە یعنی هەرچ مەجالێک بکەی ئللا سلاحی بۆ هەموو سەرکەوتنێک پێویستە بەهرەیەکت هەبێ بێگومان بەبێ بەهرە هیچ سەرکەوتنێک بەڕایی من نایەت ئەگەر تۆ بە مەرحەلەیەکی مزەیفیش سەرکەوی لە شتێکدا کورتە جوانە دوای هەر شکستەکەی تۆ گەڕیتەوە بەڵام ئینسانی مەوهب هەمیشە مەوهبەی دەبێ ئەگەر بکرێ من بە خێراتنی هونەرمەندان خات و حەستا مەتەر بکەم لە لوبنان و ئەمڕۆ لەگەڵمانە هونەرمەند لامیا و کاکوونەر و ئەمێ ئەوەش بڵێم کچەکەم فەیروز دیسان لایەنگری ئەڵمانیا لە ئاخر لەحظاتدا هەرەوێت بابە ئەڵمانیا نادۆڕێ وی سڵاو بۆ فەیروز دەنێرم کچەکەمەش زۆر باش ئێمە سڵاو ڕێزمان هەیە بۆ ئینشاڵڵا تەمەند درێژ بێت لەگەڵ مناڵی هەرەمواندا درێژە بە گفتوگۆکانمانە دەین ناوبڕێک وەرەگرین و دەگەڕێنەوە وڵاتان. لە کات و ساتە خۆشەکانی ژیانت چاوەڕێی سوپرایزی بەنرختەکەی لە هاوڕێیانت بۆنە تایبەتەکانی ژیانت لە بیر نەکراو دەبێت هەمووان بەیەکەوە چاوەڕوانی سوپرایز
بە گۆڵێکی بێ بەرامبەر بەوەش پێ ناچێ هیچ هەڵبژاردەیەک بە سێمی کۆمەڵەکە سەر بکەوێ گرانی چاکا بە باشترین یاریزانی یاریەکە هەڵبژێردرا ئەڵمانی ئەمەشی پێ نەبڕە حەقی خۆی شتێکی زۆر جوانی لێدا نا هەر نا بێلەوە کۆی گشتی ئاراستەکردنی یاریەکە هەمووی خۆی بوو وەک سەرکردە ئەو ئاستی گرانی چاکە ئەم ساڵ هەیەتی کە لەگەڵ لیڤەرکوزنی شاهەی بوو وەنیە ینی شارەزایش لە خولی ئەڵمانی و زمانەکەشیان نەزانێ سۆمەریش ینی بەس سویسرا یاریەکی ناوازەی پێشکەش کرد مرادەکە زۆر جوان ئەڵمانیا خوێند بووە ئێستا شتێک هەیە ینی ئێوە پێتان وایە ئەڵمانیا یاریی باشی کردووە بەڵام لە ڕووی تاکتیکی و ناگلیسمانەوە یاریی باشی بەڵام تیپی بەرامبەری کە زین چۆنە با من ئەم قسەیە تەواو بکەم مادەم تیپی تۆ بتوانی وەکو ئەڵمانیا لە 128 یاری بەریتە ناو یاریگای تیپی بەرامبەرەوە ئەو لە 123 هانی بێ ینی ئەو زۆر باشی شەوتی دووەم بوو باش شەوتی دووەم بە تۆپی درێژین ئەڵمانیا باشین ئەڵمانیا دڵنیا ڕەحمان لە ئەڵمانیایە لە بەردەم لە فرانکفۆرت لە بەردەم یاریگەی یاری نێوان هەردوو هەڵبژاردەی سویسرا و ئەڵمانیا با بزانین کاردانەوەی هاندەران لەوێ چیە دڵنیا سڵاوت لێبێ ماندوو نەبی ئەگەر هاندەران لە چواردە ورما بن حەزەکەم پێمان بڵێم بزانین جۆش و خۆشیان چۆنە ئەڵمانیەکان تا چەند ڕازین بەوە ئەنجامە بەڵێ ڕێبوار ئەڵبەت ئەوە بڵێم کە ڕاستە یاریەکە لە فرانکفۆرت و بەس من لە دۆرتمۆندم چونکە ئەو شارانە بەشێکیان لە ئێمەوە دوورن زۆر جار ناتوانین بڕۆین و یاریەکەش تا ڕادەیەک ئێمە هەستمان دەکرد کە دەبێ ئەڵمانیا بە ئاسانی بیباتەوە هەرچەند وا دەرنەچوو یعنی تاخولێکی ئاخریش من چاوەڕێ نەبووم پێم وا بووتەوە ئەڵمانیا دۆڕا بەڵام دیارە یاریەکە دەقەی ئاخر یەکلا بووە و ئێستامەی کە تۆ دەیبینی جۆش و خروش و دڵخۆشی هاندەرانی ئەڵمانیایە لە شەقامەکانی دۆرتموند خەڵکێکی زۆر هاتوونەتە دەرەوە بەشێکیان سەر جادەیان گرتبوو تەنانەت لێرە پۆلیس هات کە ڕێگر بێ لەو گەنجانە بەڵام بەڕاستی نەیتوانی ینی ئەوەندەی کە خەڵک کەیفخۆشن لێرە دڵخۆش من بەوەی کە هەڵبژاردەی ئەڵمانیا بردوویەتیەوە وا بزانم من برادەرە لێرە کورد بوو ئێمە بینی وتی ڕووداون چاوای تۆ خەڵکی کوی دێ سخەکی ئافرینەمە تۆ هەندەری ئەڵمانیایی ئەرێ یاریەکەت بینی چۆن بوو زەنگێتە باش یاریگەیەکی خۆش بوو لێ بڕاستی نزانم زبم کەس شتێکی بانە پێم ناکەم ئەمە دیاریگەیەکی خۆش بوو تۆ دڵخۆشی کە ئەڵمانیا سەرکەوت ئەو یاری ئەرێ ینی ڕاستی ئەرێ ئەم کێفخواشن گەیەکی کێفخواشن ئەرێ کوردی کوردستان بژی بەرخودان ئافرینێ تەژی کوردی بەڵێ باشە تۆ پێ دوایە ئەڵمانیا دەتوانێت لە یۆرۆ یعنی لە فیناڵ بێ بگاتە فیناڵ یان من ئەس بژم گەرەک ینی وەکی هەر ساڵە و نافەریقێکی چاوا بژمەتە یا قویە ینی دشێ گۆ بگێ فیناڵێ دورتموند سوري ألمانيا معروفة فابريكا كاركس لعبة جو أو تشيدكي شخرازية جو بقى فينالي أفتشكي نورمال ده يعني هم بهبينا سرتا وبقى دوماهيكي باش سر شارع هرباوي بس سوري بيع خفتن دەست خۆش باشە بێگومان یاریەکەی جوان بوو ڕێبوار ڕاستە بە یەکسانی بوو بەڵام ئەڵمانیا پێشتر 6 خاڵی هەبوو ئەو یەک خاڵەشی کە وەرگر بوو بە 7 خاڵ و بەوەش ئەویش لە کۆمەڵی خۆی لە کۆمەڵی ئەی سەرکەوت بێگومان لە کۆمەڵەکانی دیکە بۆ نمونە لە کۆمەڵی بی ئێستا دیارە ئیسپانیا سەرکەوتووە بەڵام ئیتالیا ئەلبانیا ئەوان پێویستیان بەوەیە کە یاری یەکلاکەرەوەیان سبەی بێت بە هەمان شێوە کۆمەڵەکانی سی و دی و بە هەمان شێوە ئەوانش کۆتایی هەفتە یەکلا دەبێتەوە لێرە زۆر پۆلیس هەوڵ دەدا کە گەنجەکان لەسەر شەقام نەهێڵێ بیان هێنێتە ئەم لا چونکە جادەیان کردووە خەڵک دڵخۆشە بەوەی کە یاریەکەی بردووەتەوە یعنی یەکسانی کردو بەڵام مەرۆک دەڵم یعنی ئەوە سەرکەوتنی ئەڵمانیا بوو بۆ قۆناغی دواتر من هەوڵ دەدەم زانام گەنجی زیاتر بدوێن لێرە های Can you speak English؟ بە ئینگلیزی قسە بکەیت؟ نەخێر تۆزێک لێرە و ئەڵمانیانە کە لێرەن ڕاستێکە ڕێبوار زیاتر کەمیان بە ئینگلیزی دەتوان قسە بکەن زۆربەیان هەر خەڵکی ئەڵمانیان و بە ئەڵمانی قسە دەکەن ئای چۆنیت؟ سپاس من باشم هەستە بەچی دەکەیت؟ دڵخۆشی بەو ئەنجام بەڵێ
دەتوانی هەست پێت وایە کە بگاتە یاری کۆتایی زەحمەتە بەڵام هیوادارم چ تیمێک دەچێتە یاری کۆتایی چ تیمێک دەچێتە یاری کۆتایی ببوورە دووبارەی بکەیتەوە دەڵێم چ تیمێک دەتوانێت دەرفەتی هەیە بچێتە یاری کۆتایی ئیسپانیا و ئیتالیا سویسراش باش بوو حەز دەکەی کامیان ببینی لەوێ ئیسپانیا بەڵێ ئیسپانیا ئەڵمانیا نە من نیو ئیسپانی و نیو ڕوسیم نیو ئیسپانی و نیو ڕوسیم حەز دەکەی ئیسپانیا لە کۆتایی ببین بەڵێ سوپاس ئیسپانی بوو لێرە دڵخۆشە بەوەی کە ئیسپانیا بتوانێت بگاتە فیناڵ ڕێبوار تا دێ دیاریەکانی کۆمەڵەکان بێگومان هەستیارتر دەبێ ینی من خۆم چاوەڕێم بزانم بەڕاستی بە تایبەتی لە کۆمەڵی دیکە هۆڵندا فەڕەنسا نەمسا هۆڵندا ئەمانە بەڕاستی پێویستیان بەوەیە کە یاری یەکلاکەرەوەیان ببنەوە یا بۆ نمونە لە کۆمەڵی ڕۆمانیا بەلجیکا سلۆڤاکیا و ئۆکراین ئەمانە هەموو سێخاڵن ینی پێویستیان بەوەیە کە لە ئەو یاریە کە هەیانە یەکلا بێتەوە بۆیان ئەوەش هەموو هاندەری ئاڵمانیان لێرە بێگومان دڵخۆشن بەوەی کە ئاڵمانیا توانی لە خولێکی کۆتایی بەو گوڵی کە کردی بە یەکسانی خاڵێکی زیاتر وەربگرێت خۆی لەو مەترسیەوە ئەو ترسەی کە لە نێو کۆمەڵەکەی هەبە ڕزگار بکات و وەکو پورتوگال و ئیسپین و ئینگڵتەرا ڕاستەوخۆ بۆ قۆناغی شازدەوەم بڕێ Can you speak English? İngilizce قسەکەی بەڵێ سلبی شیف شاراب سلبی شیف شاراب سلبی شیف شاراب بێگومان ڕێبوار هەموو دڵخۆشن یعنی هەر جار کە هەڵبژاردەی ئاڵمانیا یاری هەبووە هاندەرەکانیان زیاتر لە کۆتایی شەو بەم شێوازە لە نێو شەقامەکان دڵخۆشی خۆیان دەربڕیەوە بێگومانە ڕۆک باسم کرد یاریەکانی کۆتایی هەفتە زۆر گرینگە بەڵام ئەوەی کە هەمووان چاوەڕێ دەکەن قۆناغی شازدەیمە وەی کە بزانن کام هەڵبژاردە دەتوانێت بکاتە قۆناغی هەشتەم و چوارەم من زۆر دڵخۆشم زۆر دڵخۆش Champion Deutschland, okay? But because I respect Deutschland, my country, okay? Harbiji Kurdistan! بس تعال اسمع صوت اسمع شو وين الحجي هذا ڕێبوار دیارە هاندەرەکان دڵخۆشن بەو یەکسانی ئەڵمانیا ڕاستە ڕەنگە ئەم شەو ئەوان چاوەڕێ بوون کە ئەڵمانیا یەکسەر یاریەکە بباتەوە بە بردنەوەیەک بگاتە قۆناغی سەرەوە بەڵام ئەو یەکسان بوونە شەر بۆ ئەوان دڵخۆشی و کێفخۆشیەک بوو ئەوە هەستی ئەوان بوو کە لێرە هەیە بێگومان دڵنیام ئێستا لە فڕانکفورت لە شارەکانی دیکەی ئەڵمانیاش ئەوانەی کە هاندەری هەڵبژاردەی ئەڵمانیان زۆر دڵخۆشن زۆر باشە دڵنیان ڕەحمان پەیامنێری ڕوودا و لە ئەڵمانیا و سپاس بۆ بەشداری دەگەڵێمە تۆنی کروس دوای یاریەکە ئەڵێ زۆر دڵخۆشم لەبەرەوەی کە سەرکەوتنمەکە لە کۆتاییدا سەرکەوتوو بووین لەوەی کە یەکەمی کۆمەڵەکەمان بین باشە ئێمە پێشانماندا کە باوەڕمان بە خۆمان هەیە هەتا کۆتایی ئەمە شتێکی زۆر گرنگە بۆ تیپەکە عقلێتی ئەڵمانیانەیە لای ڕیال مەدریدیشی خواردوەتەوە ئاوەکەی ڕیال وەکو دایم باسیەکەین کاکە تۆ 1945 حربی عالەمی دووەم ڕاوەستێ 54 بیبێ یەکەم بی بەبێەوەی پیاو لە وڵاتەکە تاما بێمە خۆی عقلیەتی بردنەوەیەوە زایدەن ئەوەی کە گرنگ بوو تۆ 15 یاریزانی شێ تاقی کردەوە وە توانیشە ئەنجامەکە بگەڕێنیتەوە و یەکسانی کەیتەوە بە
حەلی دایتە خۆی بە دووری 16 بە یەکەمیش بڕۆی بۆ قۆناغی 16 و ئەو دوو یاریزانەی بۆ من ئەوەی کە زۆر گرنگ بوو ئەو دوو لەو پێنج یاریزانەی کە گۆڕی دوانیان کلیلی گۆڕانکاری ئەنجامەکە بوو و لە ڕاستیشە ینی کاک ڕێبوار تۆ ئەڵمانیا 116 هێرشی کردوتە سەر یاریگای سوئیسرا ئەوان بەراورد بە ئەڵمانیا 65 جار لەو 65 جارە ئەوان 30 جار چوونەتە سەر بۆکس ئەڵمانیا 71 جار چووەتە سەر بۆکسیان دەسەو خەتەرتر بوون بەڵێ ئەوان شەهراوی تر بوون خەتەرتر بوون لەبەر ئەوەی ئەزانی چۆنە ئەوان بە هەموو شێوازی هێرشیانە کرد بەڵام بۆ ڕاهێنەرێکی وەکو ناگلیزمان کە خاوەنی فەلسەفە و تەکتیکێکی خۆیەتی تۆ ئەبێ ینی ڕێزیەوە بگری من پێم وایە سەرکەوتنی ناگلیزمان لەوەیە بوو کە بەو شێوازەی خۆی توانی بە یەکەمی بڕ بەڵام ئەڵمانی یاریی باشی نەکرد کاک ڕێبوار یاریەکی باشی نەبکرد لەبەر ئەوەی کۆمەڵی یاریزان یاری ئاستیان لە ئاستی یاریەکەیان نەبوو باشە بەڵام ئەم قسەیە لە تۆ قبوڵەکەم بەڵام تۆ لە قۆناغی هەشتا ناخوا یاریزانتمان ئامادە نیە ئەمە دەستپێکۆ بطوڵە الفێرێ منەوە گوتی ئەڵمۆنیات گەل فەرێقێکۆ سەریع يو هجومي دي مشكلة بينيت يا باشا سبينا برابر اسبانيا يا ريكي دركفت طبيعي دركفت خسارات بيت اگر اسبانيا بزونيتن خلاتيه المانيا استغلال كاد يقولوا سير المانيا كاد افات تشتكي الدنيا ميت زونيتن اخر ياري جاري ياريشي بكما او بو بيش اسبانيا تشي ياري يش شانغا اما ما يكن يوم مهم هناك ظروف يوم اسبانيا او جميلو مجموعات دكا زحمت بطاني يوم لباش دوري مجموعات بكا اسبانيا هم لاعب كان يكم زاره او أجواء دبينن ألمانيا رشتانها مخلاص ياريزاني إسبانيا چه ياريزاني إسبانيا من الترينيا حوصة هزار كاس بينيوتي سيمان لمو حوصة مليون كاس بينيوتي سيمان لمو بيش كاكا أو عصر الروي نرويشتي كاكا نرويشتي تولى هموش وينك أزمون بچوكترين ياريزاني إسبانيا يامالنيا شانزە ساڵە گۆڵی نەکرد لە کلاسیکۆیە دوایەتی کرد نهایەتی موسم چی بەڵام چیە نەتیجە کاکە خۆ نەتیجە کابرا 16 ساڵە ئێستا لە هەموو دنیاە لە هەموو دنیای تۆ بێ شتێکەیە ئەزمون چییە ئەزمون ئەوەیە کە ئەزمون چیە ئەم شەو کرۆس بە ئەزمونترین یاریزانیان نەبوو لە هەمویان خراپتر بوو ئێ باشە لە هەمیان خراپتر بۆ سەرچاو بەڵام یاری هەیە گیرە بێت بەڵام تۆ لە زۆر شوێنە بینیوتە لەو شوێنەی کە گیرە بێ یەکیش وەکو کوڕوس بۆ دڕزگارەکە گرەکەت بۆکاتەوە ئەزمونە من کە هاتم بۆ ئەمە ئەو مناڵە 16 ساڵە نییە کە گۆڵی لێکرا تەسلیم بێ پێی وابێت کۆتایی دنیاە بەس مۆسێلا ڤێرتس کاکە ڤێرتس تەمەنی 20 ساڵە پاسێکیە کرۆس بە 32 ساڵیە یا هەموویڵێ ئەڵا لەو پاسە بەس چی لە هەرڤێزەکەی گۆڵی کڕوس هەموو ڕۆژێکە بەس ئەوی ڤێرتس لە ساڵێکە جارێ ڤێرتس لە بیدایەتی ئەبێ ویژدانەکەش لەوەیە بەکاربێنی ئەگەر ئەوڕۆ کروس خراپ بلوان درێخ دادەنیشی لۆ کروس دانانیشی كروس نيخرب افرو كروس شو لعبه ببرامو مستا كروس شو لعبه فيت لعبه جديد جلابيتن دوبشتن بنضغطي ولعبه بكاتن لعبه كينيزيكي وي بيتن كروس نشتت بنضغطي وبتبكات عمري سيوتشتك صولا لا لعبه كروس نيخربو المانيا عام خربو تناشي بيجي كروس تنيخربو المانيا عام خربو كروس بو ميلستاتا وخرابو كاكا كروز مشكلة هي كروز ورزان أجر همو جمك صد باسيف ده هر صد باج نبو يعني خرافة كاكا وانيا كروز ساعات نوت ماركات كروز باسيكي هلايا أما هوالا خلاص طاقة كاكا سيعيش أين قصيكر إيه هوالا براسي هوالا تو أبيش كاكا يمن بيش ولا برنامج ساعات نو باس مانكر كروسي أولا بقى كروسي يشتوا وايا خود دقونية بيجسا بيموتي جرن أو بو ناكليسمان بو عقلية تكتيشي خوي أنجامكي هانيوا بو بلام كروس أجر نوخو لشيش خرابة هر لروي تكتيشي ناكليسمانه أو بلانو باي كدايناوا باسيشي بس بيكا بناو أوش بخود جوابي من الدعوة كألمانيا وإسبانيا جميدة كان أو أزمونك شي أو أزمونك جملة نبوت شي أو جوابي والله ما كيف ألمانيا كوتا برامبر إسبانيا أو أزمونك كروز احتمال بيك بس كمل كاكا جاني يكشتي بيبلم همو ياريك همو دوخيك روشي خوي هي
لەوانەیە ڕۆژە ئیسپانیا لە دۆخی خۆیانە بێ لەوانەیە هەر ئەڵمانیا دانەوەدوی لەگەڵ دانی مارکا بۆ ئێمە ناچین بۆ ئەو قۆناغا ئێمە باسی یاری ئەمڕۆکەین یاری بە یاری ئێمە بۆ بڕۆین أبركة هەر لە خۆیانەوە موسيولوجي وفيرتجي وحتى جوندوغانجي وقت زغطو سويسرا توتا سر هالجري طابش لي ألمانيا فكو دايما توني كروز بو طابا في بو أوانا أخو نزيكنات كر طابي ببن أوانا أخو نزيكنات كر جلا بين طابي ببن جبن زغطي بدر كيفن يعني دايما لعبة سويسرا بتربوش لعبة ألمانيا هذا مشكلة هيك مشكلة دوي از دايما بيجن تشكيل ألمانيا خلتها فيرتزو موسيولا جلد نزيك هيك إنه أدوارد وجلد متشابهن ودم تشنا تكا خطوروانه بشكل كي واضح كيم تبيت باش جلا كيم بيت سر خاطرات چه جناب هاورتسي وجوندوغاني افريقيا جوندوغانجي كي خراب زور خراب جلا كي خراب الفيري تو مجبوري اولا عبا ايكيب بيچك بينيا خاري هاري كروسي بكتن والبشي ما اندريش هي ارتكازه شو لي اندريش او حمايته چه بكتن حمايته بشتا توني كروسي بكتن اندريش بترف سرد كات واف لعبه تاني نيزيك ندمش برند طابه تاخير الفيري بنوكل زماني اف خلت يا زوني بو مادام فيلسوفه وشرزه لازم اف زوني بو شاطئ كده في مشكله مش هبو ونيزيك ندمو كروس تصار باصي دانو تو هشتي راستا ان شاء الله هم روش خراب دبي اگر او اماري خراب بس يك شتي بيبلم لو باساني كيا يويتي حوتي باورياوه بپیشوا کاکە خوتوازای هەر پاسێکی بی خۆم نایکا بە پاوەەر بۆ یاری من لەگە کاک ڕێبوار جێمی دووەم دقەی 15 24 26 چلیش ئەو تۆپە بوو کە لە مۆسێلا کەوت ئەو چوو بردی خۆ هەموو پاسێک ئەوە ناگەێنێت تۆ پاوەرە یابێ بە یاریەکە ڕۆشت بێ بە باشە بەڵام ئاخر با من ئەم قسەکەم تەواوکەم ئەو یاریەی کە کرۆسێکە زیاتر هانینە پێشەوەی تیپە بەڵام ئازایەکە سویسرا بوو یەک بە یەک یاری لەگەڵ ئەڵمانیا کرد یەک کەس ئێخۆ ئەمڕۆ ئەم شەو کرۆس ئاسوودە نەبوو لە یاریکردنا هەموو ڕێگا زۆر زەختی لەسەر بوو مۆسێلا زۆر زەختی لەسەر بوو ڤێرتس زۆر زەختی لەسەر بوو بەڵام کە یاریەکە گۆڕا کە یاریزانەکانی گۆڕی ئەوان نەیانتوانی ئوبدەیتی ئەو یاریزانانە بکەنەوە کە گۆڕا لە کۆتاییشە ئەنجام لە دوو یاریزانی گۆڕاوە باشە گۆڕاست نادرە یاریزانت ئەمت بێژین لازم بین تاخۆر باش شۆفڵ کڕۆگە زۆر باش گۆڕاست نادرەڵێ من خۆم لە سویسرا دەژیم هەندەری ئەڵمانیان بەڵام سویسری کەیفیان بە ئەڵمانی نایەت بە هەر شێوەیەک بێت حەز ناکەن بەرامبەر ئەڵمانیا بدۆڕێن ئەڵمانیا خۆی بۆ بردنەوەی یاری نەکرد ئەڵمانیا لە یاریەکانی داهاتوو زۆر باشتر دەردەکەوێت مامۆستا بەپێی ئەم گفتوگوی جۆ لێ بوو تۆ ئەڵمانی تریان برادرانە من ڕێزم هەیە خۆشەویستیمێ بۆ هەرسێلا بە جەنابیشتەوە لای خۆم زۆر ئەڵمانی من چکم هەم جنسی ئەڵمانیشم هەیە ئەڵمانی بوونەکەی تۆ بەڵام من یەک ئەزبوونی بچوو گەڵم لە مۆندیالی 2010 ئیسپانیا دۆڕا بە سویسرا دواتر موندیالەکەی برد ئیسپانیا یعنی نابێ ئێوە ئەمڕۆ نەک مەبەستم ینی وەکو تەحلیل ئەدای ئەڵمانیا بە خراپ سیر کرێ سویسرا تیپێکی باشە بە یاری باشی کرد تەکنیکێکی جوانی کرد بە مقابلی منتخەبی ئەڵمانە ئەیزانی چۆن یاری بکە لیاقەی ینی نیان ئەویست ئەو یاریش بکەن کە ئەڵمانیا کە لە یاریەکانی داهاتوو دایکن دڵنیا بم یاریەکانی داهاتوو زۆر باشتر خودی یاریەکە خۆی زۆر گرنگ نەبوو بۆ ئەڵمانیا سێ ئەنجام بوو دوانی لە ئەڵمانیا بوو یەکێکی لە سویسرا بوو خۆی ئۆتۆماتیکی ئەم یاریە تۆ ئەچیتە قۆناغێکی نوێ یاریزانە ترسێ ئەوێ ئیسراح بە ئاسوودەی یاریکە بەڵام چاوەڕێ ئەوەشیان نەکرد کاک ڕێبوار چاوەڕێ ئەو فشارە بەرزەی ئیسپانیاگەر ئەڵمانیا شیۆ بە بریکە بۆ هەر بکە 5 گۆڵۆژ دەکات ئێستا ئەگەڵی چی تۆ باوەڕە بەم ئەڵمانیایە نییە سێقە من بواری پێنی نەبوتوڵێ بەر منت فيت جيلك ترتيب ألمانيا لو دقيقة ألمانيا بيوا ألمانيا بطولة ولا تساوي نفس دوري ده كانت ألمانيا نايبة أو قصيد لينيا من هيك تشتنت المونديال 2026 منتخبك محترم قوي هابتا من نفس سعر كوسي بكات بس چونكي مجال جديد 2016 حقاره يورو بربع ألمانيا خلت يوكيم تشتين جاوي دي خرف فضيحة حتى مجاش نبي غير ما بناء ما صار برايتو ألمانيا بطولة با أبي بالوان يورو بله أبيت يعني لا ألمانيا بالوان يورو ألمانيا بالوان يورو دبيتو تنها سختيك أجر هبت لمونديال بمقابل ألمانيا من إسبانيا دبينم
لەم پاڵەوانێتە لەم پاڵەوانێ ئەگەر ئیسپانیا لە دەورەکانی هەشتیان چوار بە مقابلی یەک یاریکەن سەختی دەبێ بۆ ئەڵمانیا بەڵام هەمیشە ئەڵمانیا ئەو سەختەی نەبووە بەرامبەر ئیسپانیا کە بەرامبەر ئیتالیا هەیەی پێم وایە دەچێتە سەرەوە و ئەگەر هات و ختام یاری ئاخیر لێرە بوو من ئەعلانم کردو حەقە سیارەکە بۆ بن دەستت خۆش بێت باش باش کاک سەرمەد کێشەمان ینی باواز لەوە بینین سویسرا زۆر بەهێزە واز لەوەش بینین کە ئەڵمانیان ئەویست بە کەمترین زیان بێتە دەرەوە نە یاریزانی تووشی پێکان بێنە یاریزانەکانی زۆرمان ئەمانە هیچ بەڵام تۆش دەستەوە تۆ مسنیکس مۆچ باشە بەڵام تا یاری یاری ناکە لە بەروی کاتی هەیە بەڵام ئەڵمانیا بە جۆرێک لە جۆرەکان تووشی شۆک بوو کە لە کاتێکە ئەم شۆکە لە خۆناخەکانی داهاتووە مترسیدارە بەخوا کاگڕێ بۆ نازم ئەوڕۆکە من نازەمیان ئەڵمانیا زۆر باش بوو ئەم ئەڵمانیا بە باشی دیت بەڕاستی بەڵام یعنی بەڕاستی تەکتیکی ئەوەی کە سویسرا داینابوو سویسرا یەک شتی زۆر باش بوو لیاقەی لاعبی نەکرد ئەوڕۆکە لەسەر چش لەسەر چش گەمەی کرد سویسرا قماری وەی کرد کە ئەڵمانیا گۆی لێ ناکە خلاص ئەو گۆلە زووتر کرا بە ئەڵمانیا دوو سێشی دەکرد بەڵام وەختنەوە گۆڵی یەکەمیش ئەگەر حساب کرابایە مامۆستاوچی بزەبت گەمەی گەمەی تورکیای لێ داهات لەگە پورتوگال بەڵام گۆل حساب نەکردەکە لە دوایە سویسرا گۆلی کرد گەمەی هەموو گۆڕی سیقەتی زۆر تاویدا سویسرا ئەو دەش ئەڵمانیا بەو زروفەی هاتەوە ئاخر دەقە گۆلی کرد نازانم ڕێی من زۆر باش زۆر باشە وتم ئایپادی دووەممان هەیە با هەموو خەڵاتەکان نەخینە کۆتاییەوە بە ئێستا هەندێک دڵخۆش بن باش نییە پرسیارێکە بوو لە پەیزی ڕوودا و ئەو یاریزانە چێیە کە تەنیا یەک گۆڵی کردو لە یۆرۆدا گۆڵەکەشی بووە بەهۆی ئەوەی کە هەڵبژاردەکەی نازناوەکە بباتەوە ئیدێت ئەو گۆڵەوە قۆپی هەبووی بۆ کردن وتی ئەوە وایە ئەوە وایە لە قسەکانیشمان باسم کرد خەتێ ڕۆشتم ئەو تۆش قۆپیت بۆ کردون ئەوانەی کە دەنجیان داوە لێرە بوو ئەوی سانۆ خەڵکێکی یەکجار زۆر دەنگیان داوە بە پرسیارەکە ئێستا تیر و پشکەکەمان پێشان بدەن با بزانین بۆچێ دەرەچێ ئەم خەڵاتە بێگومان ئەمە تۆزێک لەمەوە پێش ڕاکەشراوە ینی چەند خولەکێک لەمەوە پێشکە تیر و پشکەکە کراوە و ئێستا ئەیبینین ڕوناهی غانم لە کەمپی فایدە پیرۆزبایمان بۆ ڕووناهی نازانم بەڕاستی هەندێک جار بینیمە کەس ناوی ڕووناهی بێ هەندێک جاریش لەوانێک کوڕیش ناوی ڕووناهی بێ گرنگەوەی ئێستاوە لەگەڵ خۆی قساکەین سڵاو هات و ڕووناهی شەو باش چۆنی ئەحواڵی جەنابەت الحمدلله پیرۆزبایت لێکەم کە بووی بە براوەی یەکەم ئایپادی کە لەسەر پرسیاری پەیجی ڕوودا و کرابێت باش دەست خۆش زۆر باشە جەنابەت خەڵکی کوێی ڕووناهی خان خەڵکی ڕۆژئاوام حەسەکەم خەڵک زۆر پیرۆزبایت دەکەین کەواتە تۆ شایستە ئەوەی کە 2000 خەڵاتەکە وەرگری بەڕاستی خەڵکی چ شوێنێک چ شارێکی لە ڕۆژاوە لە حەسەکێ لە حەسەکێ سەر و سەرچاوان زۆر پیرۆزە ئێستا دانیشتوی کەمپی فایدەی وەنیە جەنابەت ئەیوە فایدی کامپی فاید لەدهۆک زۆر باشە هیچ ئیش و کارت هەیە جەنابەت ناوەڵە لە ماڵم لە ماڵە ئیشاڵە هەر تەمەند درێژبی پیرۆزبایمان بۆ جەنابەت ڕێز و سڵاو و خۆشەویستیمان بۆ هەموو کوردانی ڕۆژاوا چ ئەوانەی کە لە ڕۆژاوان چ ئەوانەی کە لێرن ئێوە خۆشەویست و عەزیزی ئێمەن بە هیوام هەموو کاتێ بەخت یاوەرتان بێ تۆ بووی بە دووەم کەس کە لە میانی یۆرۆدا دووەم خانم لە میانی یۆرۆدا کە خەڵاتی بۆ دەربچێ چونکە شێوێکیش لیرەکەمان بۆ خاتوونێک دەرچوو پیرۆزبای بۆ جەنابەت بە هیوای ئەوەی کە تەندروست و لەش ساغبی زۆر سپاس
زۆر سپاس دەکەم بۆ ڕوونایی خان لە کەمپی فایدە. باشە وابزانم کاتی وەرگرتنی ناوبڕێکی دیکەیە بۆی ئیدی بینەوە درێژە بە گفتوگۆکەمان بدەین ئەڵمانیا زۆر شت هەڵەگرێ بە زۆری زۆرداریە من پێیان پسەلمێنم کە خراپە ئەمان هەڕڵێن باش دێنەوە بەس ئەڵمانیم لەگەڵە من دێمە لاتان. باش نەبوو دیار ینی هەل گێم یەکەمەوە کە لە کاتی گۆڵەکەی حیساب نەکراوە گۆڵەکەی کرا خراپ زۆر خراپ بوو بەس چۆن بوو نەدۆڕایانی ڕای خراپەکە نەدۆڕە لە زیرەکی ناگلیسمان بوو کە نەدۆڕە نەدۆڕە بەڵێ ئەم ئاستە جێگەی مەترسینی ینی ترس لە ئەڵمانیا دروست ناکە ئێسیقەمان پێێتی بە ناگلیسمان تا شوێڕە تا پێشنیهایی تا پێشنیایی یان لە نیهاییە پێشنیاییان لە نیایی تۆ گەشتبینی زۆر بەمانجامە خراپەشەوە بەس ناگلیسمان بەس ئەو ئاسیقەوان زۆر بەیە ئەتۆنی کوروسێ موسیالایە ئەم هەموو یاریزانە گۆندۆگانێ ئەخەرەوان هەمووی نۆیەرێ ناگلیسمان لەسەری هەمیانە تۆپە زۆر لە پاژە و نوێر و موسیال باشە فیدراسیۆنی تۆپی ئەڵمانیا ینی ماوەیەک ئەوەندە خراپ بوو هەڵبژاردەکە ئەیان و ئێمە ئیتر لەمە دوان نامانەوەی پێین بڵین مانشافت چونکە مانشافتە بێت لە ئاستی ناوەکەیا بێ ئێستا شایستی ئەوەیە پێی بڵێنەوە مانشافت باڵێ ناگلیسمان وی لێ کردەوە کە دووبارە ئەڵمانەیەکی گەورە ئەڵمانیا دووبارە بە گەوری ببینرێتەوە لە برەوی کە پێشتر هانس فلیک بوو پێش ناگلیسمان
خراپترین ڕایەنەر لە مێژی ئەڵمانیا وێرانی کرد یەکەم ڕایەنەر لە مێژی ئەڵمانیا کە دەربکرێ ئەڵمانیا هیچ کاتێ ڕایانی دەرنەکردو یەکەم جار بوو دەربکرێ ئەویش هانس فلیک بوو بەڵام کە ناگلیزمان هاتۆ ئیتر گەورەی ئەڵمانیا و بەرە دو یاری دۆستانی بەرامبەر فەڕەنسا وی لێ کردەوە دووبارە ئەڵمانیا بە گەورەی ببیندرێتەوە بۆ ئەو یۆڕۆیە زۆر باش زۆر سپاس دەکەم دەست خۆش بێ بێگومان میوانی تایبەتمان مامەساڵکە و زاهر دوو خانمی بەڕێزشی لەگەڵایە حەسناخان حەسنامەتەر کە یەکێکە لە گۆرانی بێژە بەناو بانگەکان ماوەیەکی زۆریشە بەردەوام هەمومانەی ناسین زۆر بەخێر بێ حەزەکەم پێم بڵێ تۆ بۆ خۆت سەیری یۆرۆکەی هاندەری چی شاڵ بژاردەیەکت خۆشەوێ اكيد المانيا هلا لبعد ما مسهل كودي هرب خود المانيا اكيد كرمال المايسترو كلنا معه نحن بنشجع المانيا بالحقيقه انا بتابع الباسكت بول اكثر ما بتابع الجول بس بما انه كان كثير محمس المايسترو هالكل اللعبه وفريقه المانيا فقلنا فيفا المانيا المانيا اگر تو بخود خلقي لبناني اگر لبنان لبالوانيتي كابي والمانيا لهمان بالوانيتي بي زيادة مشجعي كاميان أبي ألمانيا يا لبنان يعني يا وكاتا خاطري ما مصنع يعني يا وكاتا يبغى ولاتك يخوت نعم بلى بصراحة براستي أنا بكن له احترام من رياضي شي زوري بودادني أم هروها من كردستان مهاوري أو برز مايسترويم لا إذا مع ألمانيا ولبنان عم ألمانيا ولبنان بي أما برسياري شي زور كثير يعني حساس زور هستيارة بس طبعا أنا بنت لبنان من كشي لبنان ولاتكم خوش دويت وهاني ددم لبنان أكيد بس هاني لبنان ددم إذا بحب التعادل للبنان يربحوا لألمانيا يعني أنا بحب التعادل تنضل نحن على نفس المسيرة زور بخير ميرسي لك لم يا خان توش حزك اشتك من بيبلي لسر يورو هالبجاردي ألمانيا اگر لە تۆ پرسەمی بڵێم ئەگەر کوردستان لە پاڵەوانێتی کابوو لەگەڵ ئەڵمانیا ئەو کاتە تۆسیڵی سەرەتا بە خێراتنی هەموو میوانە بەڕێزەکان دەکەم مەخصوصەن ئەوانەی کە تەرەفداری ئالمانن خۆشحاڵ بووم ببینێنتان سپاسی شەبەکەی ڕوودا و سپاسی مامۆستا هەڵکەوتی بەڕێزەکەم و تر من جاران زۆر چاوم لە هەری دەکرد بەس ئێستا زۆر چاو لە ناکەم بەس ئەمەنە مامۆستا هەڵکەوت ماشەڵڵا زیرەکە کە ڕۆژ یەکەم بینیم کتی ئالمانە بینێتەوە تر منیش بووم بە تەرەفداری ئالمان هەرچەند ئالمانیش خۆشە مامۆستا هەڵکەوت لە موزیکە زیرەکترە یا لە تۆپی پێ ماشەڵڵا مامۆستا زیرەک لە هەموو مامۆستا هەڵکەوت لە هەموو شتێکدا زیرەکە ئەوەندە زیرەکەنەوە نا مامۆستا زیرەکی تر چەپڵەیەکی بۆ لێ دەبەوە مامۆستا هەڵکەوت ماشەڵڵا بەڕاستی زۆر زیرەکە لێرەوە سپاسی دەکەم چۆن منی فێری زمانی کوردی جلی کوردی گۆرانی کوردی کرد و زۆر خۆشحاڵم کە ئێستا لە کوردستانم زۆر خۆشم ئەوێن هەمووتان هیوادارم کە بەدڵی هەمووان بێت و ئەڵمان بیباتەوە زۆر سپاسانەکەم بەڕێزن زۆر سپاس بۆ ئێوە بابزانم هاندەرانی ئەڵمانیا باش فەرموو خۆت بناسێنە بێ زەحمەت من حەوێز قادر کاک حەوێز ئەڵمانیا یاریەکی باشی کرد یا یاریی خراپی کرد جارێ سەرتا گەڕانەوەی ئەو متمانە گەورێ لەلایەن ناگلیزمان بۆ هەڵبژاردەی ئەڵمانیا ئەوە بەسە خاڵێکتر چیمەنی یاریگاکە زۆر خراپ بوو ئەرزەکەی خوار بوو ئەوەی پلانەکانی ناگلیزمانی هەڵۆشاندەوە چیمەنی یاریگاکە بوونەک پلانەکانی یاکین ئەگەر لە قۆناغی داهاتی و یاکین ڕوبەڕووی ئەڵمانیا بێتەوە چارەنووسی زۆر لە سکۆتلەندا باشتر نابێتن یانە دۆڕێ زۆر بە قورسیش دەدۆڕێ باشە ئەڵمانیا ئەم یاریە قورسە بۆی بوو بە دەرس بۆی کە بۆ قۆناغەکانی داهات و باشتر ئەکید ئەمە بینیمان مامۆستا باسی کرد پلانی ناگلیزمان لە جێمی دووەم مەگەر ئەنشلۆتی بتوانێت کارێکی لەو شێوە ئەنجامدا لە بەرامبەر تیپێکی واسەخت کە بە شێوەی زۆر چڕ بەرگریان دەکرد توانی لە خولەچنەوە دوو گۆڵ یەکسان بوون تۆمار بکات زۆر باشە کاک حەوێز سپاس دەکەم دەست خۆش بێ تۆ ئاڵایەکت پێ و چەپکێ گوڵی ملیشت پێ زۆر بەخێر بێ خۆت بناسێنە بێ زەحمەت من هیمداد نوری کاکی هیمداد بەخێر بێ خۆشناوم بەس هەر بە ئەڵمان گازم دەکەن هیمداد ئەڵمان بەڵێ ئێمە ئەڵمانمان هەیە شڕۆڤەکارە ئێستا ئەڵمانیشمان هەیە هاندەرە بەڵێ وڵای من لە مێژە ئەوشتم پێ دەمێکەوات بڵێ باشە چەند ساڵە هەندەری ئەڵمانیایی من لە 96 لە 96 ماشەڵڵا
ئەم ئاڵایە زانیم ئەمە ئاڵای ئەڵمانیا هەڵت گرتووە بەس ئەم شتەکە وەکو گوڵ وایە ئەکرێت دی خەڵک ئەمە چییە؟ ئەوە سەردانی ئەڵمانیام کرد لەگەر خۆم هێنامەوە هەر ئەو ئاڵایەش هەر لێ دەرهینامەوە باش ئامادەی ئەمەیان بە بەیەکێک بە دیاری بەڵێ بەچێ بە مامۆستا هەڵکەوتی دەفەرموو فەرموو مادام تۆ ئەڵمانی وەویش ئەڵمانی فەرموو ئەو ملوانکێ بکرد ملی مامۆستا هەڵکەوت مایکەکەش بە من زۆر سپاس دەکەم فەرموو فەرموو وەرە لەگەڵ من مامۆستا ئەوە ئیتر زۆر سپاس ئەڵمانی بوونەکە دەوەنەی کە تۆخ بووە زۆر 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 سپاس دەست زۆر سپاس چەپڵێک بۆ تۆ زۆر زۆر سپاس دەست خۆش بێ دێمەوە لای ئەم بەڕێزانش کە حەزەکەن قسە بکەن هەوڵە دەم ئەگەر کاتمان بمێنێ ئیشاڵڵا با بێنەوە سەرەوەی کە مامۆستا هەڵکەوت ئەوە ئاڵای ئەڵمانیاشیان بەگوڵەوە زۆر سپاسی هەستی ئەو گەنجە بە ڕێزاکەم زۆر دڵخۆشی کردم کەوا سەرسەختی ئەڵمانیایە و زانی منیش ئەڵمانیم زۆر خۆشەوێت سپاس یەکەم ئەو دیارێ لای من زۆر گرنگ و پیرۆزە سپاس بۆ هەموو جمهورە خۆشەویستەی کە لێرن هەموو بەڕێزن و لە ئەنگری ئەڵمانیان خۆشحاڵم کە بینم لە کوردستان ئاوا لە ئەنگری ئەڵمانیا هەیە باشکەم ئەڵمانیا وڵاتێک کە فوتباڵی ئەڵمانیا هی ئەوەیە پشتی پێبستی وانە ڕاستە مامۆستا وتمان حەسناخان ئەگەر لوبنان و ئەڵمانیا یاریان کرد وتی حەزەکەم تعادل بن ئەگەر تۆ ڕوویە بڵێ چی بڵێم بڵێم ئەڵمانیا بڵێم کوردستان لەگە کوردستانی بەستەرەوە باشە ئەڵمانیا و لوبنان تۆ لەبەر خاتری حەسدا حەزەکەی ئەنجامەکەت چۆن وێ حەسدا حياتي عم نظبطها بطريقتك بس خلي ألمانيا تفوز يعني بلا ئەوەی خۆتان ڕۆی بەخۆ ئەڵمانی لەگەڵ هەر کەسێکی کە حەزەکەم ئەڵمانیا بیبات تەواو ئەمە ئەڵمانی بوونی ئەسڵ ئەمەیە ئەڵمانیا زۆر مامۆستا لە دوو مۆندیالی پێشوە ئەڵمانیا دۆخی زۆر خراپ بوو ڕاست پێش بینیش مەکردکەوە بێ هەر لە ڕووداویش مقابلە کرام وتم ینی ئاستی ئەڵمانیا هەڵەکانیش بۆ مدەڕیبەکە گەڕێنمەوە بەڵێ نەیتوانی وەکو پێشووتر مامەڵە لەگەڵ یاریزانەکانی ئەڵمانیا و یاریکردن پێیان بکات حتا قونسڵی ئەڵمانیا ڕۆژێک پێکەوە بووین لەسەر ئەو یاریانی پێشبینی ئەوەمان کرد کە ئەڵمانیا ئەو شانسەی نییە بتوانێت بگاتە فێنەوە باش خراپترین شکستی ئەڵمانیا کە تۆ زۆر پێی خەفەتبار بوو بیکەی بۆ 86 لەگەڵ ئەرجەنتین کاتێک 3-2 خۆی دوو گۆڵی کرد ئەرجەنتین ئەڵمانیا دوای دوو گۆڵی کردەوە یەکیان برایتن این بریمە و یەکێکیان ڕۆمەنیگە گۆڵی تعادولی کرد پێم وابوو بەس کە گۆڵی سێمی کرد ئاستی حەکەمەکەشم بینی تۆزێک زیاتر متجهە بەرامبەر ئەرجەنتین زیاتر کە بیباتەوە ئەو دۆڕانی ئەڵمانیا تاماوم قەت لە بیری ناکەم چووکم زۆر لە ئەنگری شوماخەر بووم گۆڵچی بوو باشین گۆڵچی جیهان دەرچوو دووەم یاریزان دوای مارۆدۆناش دەرچوو بە پێی نمرەکانی بەڵام لەنەوەت حەقی لێ کردەوە بەڵێ بردیەوە لە 2014 دیسان حەقی لێ کردەوە ئێمە دووجار حەقەکەینەوە ئێوە حتا حەقتان لە بەرازیلیش کردەوە زۆر باشە ئەگەر بڵێ ئەڵمانیا بوو بە پاڵەوان بڵێ تۆ چی ئەەکەی شیرینیە بەخشیتەوە والله وەکو ئەڵمانیەک دەڵێ مانەعنیە مانەعنیە یەکەم جاجە نابێت وەرە تاقی کردەوە زۆر سپاس دەکەم دەست خۆش بێ زۆر مەمنون زۆر باشە کەواتە ئەگەر ئەڵمانیا بردیەوە من برما خۆم برمەکە حازرە دەست خۆش دەست ئەم شڕۆ بەکارانش لەگەڵ خۆمی بەس کاکامەرە ئەو زامە ڕاتەوە ئاخر شەو ڕاتە بۆ ئەتوانی تەزیریکەی بێ برمە بخۆی سەفەریمان نابێ ئەوەش دەبێ وەڵام ئەوەش چارەسەرێکی باشە ینی لێرە ناو ستۆدیۆ بیخۆ هەر مهم شیرینیە بەخشینەوە لە برنەوەی ئەڵمانیا تەواو زۆر بە شیرینیەکە برمەیە برمە بێ برمە بێ باشترە تازە برمەکە چوەتە دەرەوە بۆتە براند بۆ بە بران بێگومان باشە با بسمە لای و هەندەرانی دیکە لەو بەر با بزانم چێ هاندەری ئەوە قەت هاندەری سویسرامان نییە یا یەکێ لە داخی ئەڵمانیا حەزی لە سویسرا بێ ئەوە نییە چاوەێ ئادی بڵێرەوە ئەڵێ مامۆستا هەڵکەوت ئەڵمانیا ئێمەش دەبێت ئەڵمانی بین پاڵپشتی مامۆستا هەڵکەوتەکەی دەست
زۆر بەخێر بێ. سپاس زۆر ناوی سپاس جەنابەت بێ زەحمەت. برا دلاوەر. کاک دلاوەر زۆر بەخێر بێ. سەلامەت هەندێری ئەڵمانیای تۆش؟ بەڵێ چەند ساڵە؟ لە مێژە. مێژ چەند یانی مەسەلەن بڵێم لە مۆندیالی 98ەوە. 98 تا ئێستا. بەڵێ. ئەڵمانیا یاریەکەیت بینی چۆن بۆ ئەمڕۆ؟ ئەڵمانیا هەر کوو گەمەی بکە ئەڵمانیای مامۆستا. هەر ئەڵمانیایە. هەر ئەڵمانیایە. ئاخر بەس یەکسان بوو بە حاڵە حاڵ لە خولەکی 92 خۆ هەر ئەڵمانیاش بوو لە 2010 سەر نەکەوت. ئەڵمانیاش بوو لە 2022 ماڵی وێران بوو. کاکری بار هەفتەی مانگ چواردەی مانگ. هەفتەی مانگ ببوورە. هەفتەی مانگ گەمەی ئەوە بوو. یاری دووەمی ئەڵمانیا بوو. نانا یاری هەندێک هەڵبژاردەشکە بوو. بەڵام بەبیرم نایێتەوە. ئی فەرەنسا بوو فەرەنسا لەگەل نمسا. باشە. هەندینێ فەرەنسا هەر بە حالێکی گەمەی بردەوە. وایە. هەموو خەڵک هەموو هەندێری فەرەنسیش دەیانگوت ئەمبابی هیچ گەمەی نەکرد. وایە. ڕۆژی دواتر گەمەی پرتوگال بوو لەگەل چیک. باشە. هەمان شێوە کریستیانۆ ڕۆنالدۆ خراپ بوو. باش. ناکرێ ئەوڕۆ ئەمن برێم ئەڵمانیا ئەوڕۆ گەمەی خراپ بوو. ئەڵمانیا هەر ئەڵمانیایی ناوی بەرزە. وایە. پێت وایە بێ بە پاڵەوانی یۆرۆ؟ ئینشاءڵڵا. ئەو وەختی داوای لە کاک هەلکەوت دەکەن ئاهەنگگیرێکی لۆمان بگیرێتەوە. ئاهەنگێکی لۆمان بگیرێتەوە. هات بە بەرمەکە تەواو نەبوو. ئاهەنگێک بە بۆنەی برنەوەی ئەڵمانیاوە. ئەکەین وەنیە؟ ئاهەنگەکەمانە بێ. ئاهەنگێک لۆمان بگیرەوە دەبی مامۆستا. لە کۆتاییژی زۆر ڕێز و احترام هەیە لەو جەنابێت لۆ میوانەکە. زۆر بەخێر بێ سەر چاوان زۆر سپاس دەکەم. جان جەنابەت قساکەی فەرموو. فەرموو. پێشەشی دەستخۆشی لەو شرۆڤەکاران دەکەم بە خێراتی میوانە بەڕێزەکانیشەکەم. زۆر سپاس. بەڕاستی ئەمڕۆ ئەڵمانیا خراپ بوو وەک خۆمیانی بۆ چون لەگە برادەکەم ناوانی جیاوازیە ئەڵمانیا وا هەستم دەکرد بۆ دوم یای دەکە لەبەروی حسابات هەیە بۆ قۆناغی 16 لەبەروی نەکەتە بەرامبەر ئیسپانیا پورتوگال یا ئینگلیز چونکی ئینگلیزیش ئەمەلی هەیە بکەتە بەرامبەر بە ئەڵمانیا بۆیە حساباتیش تەواو هەبوو نەناگلیزمان بەڕاستی من پێم وابوو ئەوەی کە گرنگ بوو ئەنجامیدا بە تایبەتی لە گۆڕانکاریەکان پێویستی بە هەندێک یاریزان هەبوو مەسەن یەدەکەکان بۆی تاقیام بکاتەوە ئەگەنا دەیتوانی لە گێمی یەکەم گۆڕانکاری بە هەندێک ئەسێرە بکە بە تایبەتی لە هێرشبەر بتوانێت گۆڵ تۆمار بکە منەوە بۆ چوونی خۆمە هەرچەندە ئەڵمانیا کەوتە گروپەش زەحمەت لە قۆناغی 16 8 4 تا نهایی بەڕاست ئەو بۆ چوونی خۆمە بەڵام ئەڵمانیا هەرە بێ یەکەم سەرکەوێت بە دڵنیاییەوە ئەمە ئەمان زمانێت چونکە ئەڵمانیا لە 2 مۆندیال لە یۆرۆ ماوەی زۆر نازناوی بەدەستێناوە ئەڵمانیا هەموو جەماوەری ئەڵمانیا چاوێنە ناگلیزمانە بۆی بتوان نازناوەکە بەدەستبێنێت زۆر سپاس دەکەم دەست خۆش بێ زۆر مەمنون بە پێمەوە بزانم ئەکرێ ئێستا ئەگەر ئەو ئەوەندەی کاتمان ماوە شتێکە یەکە بیکەین ئەویش براوەی لیرەکەمان ڕابگەێنین لیرەی دەیەم وەنێک کاکسەرمە لە حساباتە زۆر وردە ماشەڵڵا دێمە هەموو ڕۆژێکە من لێم تێگەسێ بە تۆڵێم تۆ پرپرسی یەکەم بە لەبەرەوەی کە من لە بیرکاریە کۆڵەوە ڕۆژی جواب عیدیم زۆر باشە ئاخر تۆ پارێزەری بەڕەخەم ڕوا بەڕێوە ئیشتەکە زۆر باشە با لیرەی دەیەم کە وتبوومان چێ یاریەکەی سویسرا و ئەڵمانیا ئەباتەوە کە یاریەکە بە یەکسان بوون کۆتایی هات با بزانین ئەوانەی کە وەڵامیان داوەتەوە و لە کۆتاییدا لیرەکە بۆ چێ دەردەچێ فەرموو لە دەنگدانەکەش ئەنجامەکە دەرەچێ ئەمە چێە؟ بۆدیە و ئانسەر شانمان بدەن بێ زەحمەت ئەمە وەڵامە ڕاستەکان ئەمە کەمێک پێر لە ئێستا ڕاکێشراوە تیر و پشکەکە بۆیە ئەو بەڕێزەی کە بۆی دەرچووە بێگومان هاوکارانم پەیوەندیشان پێوە کردووە و ئێستا کەناوەکەی ئاشکرا بوو ئێمەش پەیوەندی پێوە ئەکەینەوە بۆەوەی دوو قسەشمان بۆ بکات باشە بیسوڕێنە کاچی خۆم با بزانین لیرەی دەیەم بۆ چێ دەرەچێ وەڵا خۆشە لیرە بۆ دەرچێزانی بەڕاستی کوشتر نینە دۆ بۆی ڕووداویشی پێوە بێ طبعا شتێکی خۆشە ناوی چییە؟ هاوکار خەیلانی هاوکار خەیلان هاوکار ناوی خۆی نووسیوە شەمسەدین نووسرا بۆ بەلجیکە هاوکار ئەویان دەرهێنا هاوکار چیە؟
باشە ڕۆژیارە خۆی فەیسبووکی ناوی هاوکار و خۆی لە بنەمای ناوی کاک ڕۆژیارەوە نیە ڕۆژیار سەیفەدین کاک ڕۆژیارم لەگەڵە کاک ڕۆژیار بەڵێ ڕۆژیار کاک ڕۆژیار بەڵێ گوێ لە دەنگمە جانە بەڵێ کاکڕێوەر شەو باش جانی من تۆر باش باشتر کاکڕێوەر ئەحواڵت چۆنە باشی باش ئێوە چۆنە باشن لەکوێی جەنابن نیشتەجێت شارێکی وەڵای شاری ڕانی کاکڕێوەر ئای پیرۆزت بێ کە بووی بە براوەی لیرەی دێمی تۆڕی میدیای ڕوودا و کە بەیار گۆڵ دروستی کردووە هەستی خۆتم پێ بڵێ پیا خۆشە بێ بەخاوەنی لیرەیەک وەنیە دەستەکانتان خۆش بێ هیوای سەرکەوتین بێەوە ڕڵاتێکی خۆشمانێ دەستەکان زۆر باشە پیرۆزت بێ تەماشای یۆرۆکەی وەنیە ئارەوەڵە بینەری بەرنامەکانی ڕووداویشی ئەی چۆن پێنسەیە زۆر باشە هاندەری شوێی جەنابەت کاک ڕۆژیار من هەندەری سەرسەخت کریستیانەوە کریستیان ینی پورتوگالی پورتوگال لەگەڵ ئەم بە ڕێزانێک کە لێرە لە ستۆدیۆن هاوڕانی پورتوگال بەس پورتوگال باشە چ کارەی کاک ڕۆژیار جەنابەت من خوێندکارم خوێندکاری لەکوێ لە چ قۆناغێک مەرحەلەیەکی ئەندازیاری شارستانی ئای پیرۆز بێ ئینشاڵڵا زۆر باشە کەواتە سڵاو و ڕێز و خۆشەویستیمان بۆ تۆ بۆ ڕانیەی ئازیز و بۆ سەرجەم دانیشتوانی شارە خۆشەویستەکەی ڕانیە ئەم لیرەیە کە لێرەیە ئەمە هی جەنابتە کاک ڕۆژیار لە ڕۆژانی داهاتووە هاوکارانم پەیوەندیت پێواکەن بۆ ئەوەی کە لیرەکە وەربگری چەند کۆمنتە نووسی بوو تقریبا 15 بۆ 20 کۆمنت هەبوو کاکڕێوەر 15 بۆ 20 بەڵێ زۆر خۆت پێوە ماندوو نەکردووە بۆچی پێشبینی دەکرد یەکسان بێ ینی چۆن بوو نەنووسی ئەڵمانیای باتەوە وڵی هەرچانی یەکەم من لە مستەوای ئەڵمانیا ڕانەبینم ڕاستی سیفراش هەڵبژاردێکی بەتوانایەوە یاریزانی باشی هەیە ئەڵمانیا ڕایەندەرەکەی باش نییە وڵای یاریزانەکانی بۆ شێوە باش نینە ینی لە مستەواکی بەرزدانی ینی لە مستەوایکی بەرزانین یاریزانەکانی ئەوێ باشە پێشبینەکەی چیە یۆرۆپ باتەوە تۆ فەڕەنسا یانی ئینگلتەرا فەڕەنسا ئەمەش دژێن برادرانی ئێرێ زۆر سپاس دەکەم کاک ڕۆژیار جارێکی دیکە پیرۆزباییمان بۆ جەنابەت و خۆشەویستیمان کاکە ئێوەوان برا فەڕەنسا ناتوانێت فەڕەنسا خراپ یاری کاکە ڕاوەستە بەڕیز ڕاهێنەرە نێرنەوە بۆ ماڵەوە باشە لە ساوزگێتەوە پیاەن تا سپالێتی من نازانم ئەو هەمووتان هەموو شەوێ مەجموعەیەکە نێرنەوە بۆ ماڵەوە ئەڵێم کاکەم ڕاهێنەرانە چیە بنێرینەوە ئەڵێ کاکە ئەمە یەکەمە دوو ئەمە سێ کەسمان نێگلیسمانمان نەناردوێتەوە ناوەڵا نایگلیسمانتان نەناردوت هەمووتان لایەنگری نایگلیسمانن ینی ترخۆ من چیتان لێ بگەم باشە وا بزانم پێنج خولەکێکمان ماوەوە نییە کاتی ئەوەیە کە خەڵاتەکە ڕابکێشین باشە مامۆسا دوایش خات و حەسنە گۆرانیەکمان بۆ بڵێ و پرۆگرامە کۆتای ببین جەناب فەرمووەرە ئێرە ئەم ئازیز و خۆشەویستانەی کە لێرن هەمیان کۆبۆنێکیان پڕ کردوەوە بەتەنیا ناوی خۆیان نووسیوە ئەوانە ئێرە بەشکەم بۆ دەرچێت ملوانکەکەی ئەوەی کە بردێەوە تەلەڤیزیۆنێکی شاشە 55 LG ئەبێ بەهی ئەو باشە حتمما تۆ دڵت ئەڵمانیە هەر حەزیشەکەی بۆ ئەڵمانیەک دەرچێ وەکو خۆت وتت وەنیە مامۆستا باشتێکیە بێ زەحمەت بۆ هەر کەسێکی دەرچێ هەتامەوە ڕسمی جوانی بێ تەماشامەکە مامۆستا هیچ نابینم باشە با من ئەمە لابم بۆی بیان هەمووان بیبینن بەڵام بەس لەوەی ناوەکە ئاشکرا بکەین ئەگەر کەسەکە لێرە نەبوو ئێستا نایدەینێ دوای گلەیمان لێ نەکەن ئێستا ناویمان خوێندەوە دوو جار باشە لێرە نەبوو ئەیگۆڕین بێڵێم فەرموو کاروان فارس لێرە نییە لێرە نییە وازی لێ وازی لێ بێنە باش چۆنە ناوی هەر بە غەڵەت بڵێ بزانیشان بە مامۆستاگەر لێرە دیلمان قاسم لێرە نییە یەکەم جارە دوو بخوێنینەوە هەرە بێ بۆ ئەڵمانیەک
بڕواش ناچینەوە ناوەکەی ناخێنرێتەوە لای بە ڕێبین ڕزگار ئەویش نییە لێرەی بێ زەحمەت پیشانیان با پیشانی کامێرەی بین براوەکە وەرە کاک ڕێبین وەرە ئێرە ناوەکە پیشان بن بێ زەحمەت بەخێر بێ کاک ڕێبین ئەو بووە بۆسە کاک ڕێبین تۆ جارێکی بۆ دەرچوو جارش کەش بۆم دەرچوو ڕاستەوە نابێ ئارێوە ئەمەیان نابێ ئەمەیان نابێ داوای لێبوردنەکە ها تێکیە مامۆستا نانا ببوورە من داوای لێبوردنەکەم بەڕاستی بەس ئەبێ بێن بە یەکێکە دەرنەچوو بێ ئەگەر هەفتەی داهاتوو ئەم جارە دای تۆ ببوورە کاک ڕێبین ئەوەی عەلەمەکە بێت علی سەلاح نییە خێرا لێ لای کەس لێرە نەماوە دیارە ئەخیرەن بۆ ئەبێ بۆ ئەڵمانیاک دەرچێ رفعت فەرهات نییە ڕاوستە کاکە ڕاوستە وەڵایەوەی بۆ دەرچێ بەسەر ئەم هەموویە ئەم هەمووە دیردە کۆدۆ کاوە ئەوش نییە تێکیە مامۆستا مامۆستا باش بیسوڕێنە بیکەم بە مورات مرات سەرباز بەڵێن سەرباز لیە لەغای سەرباز بەنگینۆن سەرباز بەڵێن کووا بۆ سەباز سێری با چێکێک بکەینەوە سەر یەوە سەرباز بەنگین الڤێریانە کوابەیە سەربازەکەمان پیشان بە یەک سەرباز چێ سەرباز بەنگیت بەنگین سەرباز بەنگین بەوە لێرەیە مامۆستا سەرباز بەنگین بۆ نەدوت ئاخر ئەمە وتمان بەڵێن سەرباز بەنگین ئەوەش لە خوکەمەوە خزمی منە وەڵا بەخوای زۆر بەخێر بێ کاک سەرباز بەخێر بێ سەرچاو کاک سەرباز خەڵکی کوێی تۆ خەڵکی دۆکە زۆر بەخێر بێ زۆر سپاس مامۆستا هاندەری کوێی والله هاندەری ئەرجەنتینم هاندەری ئەرجەنتینی حەق نەبی یاختەم هەیە کاکە ڤیتۆم هەیە میوان تا کردوم ڤیتۆم هێنایدەم بە ئەرجەنتینی ببوورە مامۆستا ئەرێ وەڵا ئەرجەنتینم باشە چ کارەی چۆن مامۆستا کارت چییە تۆ لە سوشال میدیا هاوڕێی ئەڵمانم هاوڕێی ئەڵمان زۆر باشە ناما بە ساقەی ناکە هاوڕێی ئەڵمانە مادام ینی ئەخزانین چ من دژی سەرسەختی ئەرجەنتین و ئیتاڵیا تۆڵەتان لێکردنەوە ساڵ منە کاک سەرباز پیرۆزت بێ زۆر سەرچاو مامۆستا دەستت خۆش بێ زۆر باشە فەرموو جەناب مامۆستا بۆ شوێنی خۆت یەک هەڵەی تەکنیکی بچووک ڕوویدا بوو ئەوەی کە لەسەر شاشە پیشاندرا لە بردراوەی زێڕەکە هی دوێنێ ئۆنلاین کراوەتەوە بەڵام خۆی ئەو کاک ڕۆژیار سەیفەدین کە قسەمان لەگەڵا کرد هەر ئەو خۆی براوە بوو بەڵام با ئێستا ببینم ڕاستیەکەیان ئۆنلاین کردوتەوە با ئەو ببینین کە بۆ کاک ڕۆژیار دەرەچێ حوتم ئەوە ڕۆژیار سەیفەدینەوە ناوەکەشی دەرکەوت پیرۆزبایی لەکەی پێشمانوت کە پیرۆز بێ کاتم نەما بە داوای لێبوردنەوە ئەڵە یەک کلۆزەرە خەمەجە و لەبەرەوە داوای لێبوردن لە خات و حەسنامەتە ڕەکەم کە ناتوانین گوێ لە گۆرانەکەی بگرین بەداخەوە زۆر سپاس مامۆستا کاپشەو لەگەڵمان نبووی زۆر سپاس بۆ ئێوە خۆشەویست کە لێرە بوون بە هیوام هەمووانە تەندروست و بەختەوەر بن و کاتێکی باشتانە بێت یۆرۆی 2024 بە سپۆنسەری